طبعا هەڵسان بەم پرۆژەیەوەیتر داوای هاوکاریمان لە حکوومەت و کەسیش نەکرێت چەند کەسێک. ئەحمەد حەمەکەریم ئەو هاوڵاتیەیە کە لە گوندی گەڕەزیلی ناوچەی قەرەداخ پرۆژەی بەرهەمێنانی کارەبایی لە تشکی خۆر بۆ خوێندنگای گوندەکەیان بنیاد ناوە. ئەو سەرباریەوەی خۆی باخەوانی خوێندنگەکەیە کاتێک دەبینێ خوێندکارەکان لە تاریکیدا وانە دەخوێنن لە تاقیگەشدا بە تشکی ڕووناکی مۆبایلی مامۆستایان خوێندکاران فێر دەکرێن بڕیار دەدات پرۆژەی بەرهەمێنانی کارەبا لە تشکی خۆر بۆ خوێندنگاکە دروست بکات. مامۆستا حەزەکەم شتێک بۆ ئەم مەکتەبە بکەم پرۆژەی چیوە وتی وەکو قوتابخانە پارە نیاگە خۆت تواناتەوێت من بەسەر شاوێت خۆم هەوڵم ماوە چەند کەسێکیش یارمەتیژی کەمی عنیام یارمەتیان نامیت وتم مەلاپش بەخوا من هەوڵ ئەم و پارەکەی دابی نەکەم و ئەیکەم کوڕەکەی ئامۆزاشم کاک بەستا بێستون وتی کاکە من ئامادەم بە لە ڕێی خوا دایانێم دەستماکەی بە پرۆژەکە و پشت بەخوای گەورە دامان ناو کارەبایەکی چاک و مەزبوط. تاوان لەسەر ئەشی خێخوازان دووسیان کردو میش دانانەکەی کەوتۆ ئەچی سەرشانی من ئەمە ئەدا ئەمپێر کارەبادا ئێستا بەڵام ئەتوانێ بۆی زیادکردە من ئینڤێکتەرەکەی 500,000ە ئینڤێکتەری کە دامان ناوە 500,000 ئەمە ئەتوانێ هەتا 22 ئەمپێر کارەبایی لێوەرجێتەوە. ئەم پرۆژەیە هۆکارە خوێندنگاکە کارەبای بەردەوامی هەبێت خوێندکاران و مامۆسایانیش لە گرفتی چەندین ساڵەی نەبوونی کارەبا ڕزگاریان بێت. ئێمە 5 ساڵە کاربامان نەبووە بەڵام ئەم ساڵ کاربیان بۆ دابین کردین تاقە شەمسی لەو کاتی بۆیان دابین کردوون توانیمانە خوێندەکەمان بەرە پێشتر بچێت. خێرخوازان دەستیان خۆش بێ توانیان تاقە شەمسیمان بۆ دابین بکەن بۆ پۆلەکەمان و هەم بۆ تاقیگا ئێمە کە ئەچین بۆ تاقیگە پێشتر نەمانەتوانی بەباشی دەرزەکەمان بخوێنین بەڵام ئێستا کارەبامان بۆ دابین کرا ئەتوانین بەباشی دەرزەکەمان بخوێنین و بۆتە هۆی بەرەوپێشوونی خوێندنەکەمان. لە کەشێکی خۆرەتاویە بێ بە بەردەوامی 20 ئەمپێر بەردەوام دەرئەکا بۆ ئێمە کە ئێمەش سوودوکی زۆری لێ ئەبینین بەتابەتی بۆ ڕووناکیی لە مۆرزا و بۆ گەرما بۆ کاتی وەرزی گەرما جیا لەوەش هاوکارە بۆ ئێمە وەکو ئیدارە کە بەردەوام ئێمە پێویستمان بە کارەبایە لەبەرەوەی کۆمەڵێک نووسرا و ئەومان هەیە پێویستمان بە کارەبایە و بە هاوکارێکی زۆر باشی مامۆستاکانیشە کە ئەتوانن دەیتە شۆ بەکاربێنن کۆمەڵی هاوکاری فێرکردن بەکاربێنن کە خۆتان نەزان لە ئێستا پەروەردە فێرکردن زۆر گەشەی کردووە زۆر تەکنۆلۆژی هاتووتە ناو بوارەکەوە. ئەحمەد حەمەکەریم جگەلەوەی خۆکاری سەرخستنیان پرۆژەیە بووە یەکەم هاوڵاتیش بووە لە ساڵی 1996 بە 2 ژوور و هەیوانێک خوێندنگا لە گوندەکەیان بنیاد دەنێت. ئێستاش لە خەمی پرۆسەی خوێندندا پرۆژەی بەرهەمێنانی کارەبای لە تشکی خۆر بۆ خوێندنگەکە جێبەجێ کردووە. سەلاح جەمیل، کورسات نیوز، گوندی گەڕەزیلی ناوچەی قەرەداخ.